ببینە تاکێکی مەگەر بەیانی کە لە ماڵەوە ئێمە دەرەوانێ لەبەرەوەی مناڵەکانە ڕۆن بۆ مەکتەب دەوامی من هەر بەیانیانە زوو لە پێش هەمویانایەم داوام لە چاودێرەکان وەرەگرم کە داوام لە چاودێرەکان وەرگرت مناڵەکان هەڵەستێنم لە خەو بەعزێکیشیان هەستاون کە منیم من حوت و چارەک لێرابم 10 دقا لێرەم هەموو ڕۆژێک ئەمە بەرنامەی خۆمەکە دامناوە. ئێرە خانەی نەوجەوانانی شاری سلێمانیە. ئەم خانەیە هەموو ئەو جگەرگۆشە و کۆرپە تازە لە دایک بووانە و ئەو منداڵانەی بێکەسن لە ئامێز دەگرێ کە بەهۆی کێشەی جیاوازی کۆمەڵایەتیەوە لێرن. دادەنایی هەموو ڕۆژێک لە بەرەبەیانی زووەوە هەنگاو دەنێت بەرەو ئەو شوێنەی کە چەندین منداڵی لێیە و چاوەڕێی دەکەن. تەمەنی ناهی هێندەی تەمەنی ئەم خانەیەیە کە تا ئێستا سەدان منداڵی بێناز و بێدایک و باوکی گەورە کردووە گەیاندونی بە ئاوات و ئامانجەکانیان بەشێکیان ژیانی خێزانیشان پێکێناوە. ئەم ئافرەتە ڕۆڵی دایکێکی ڕاستەقینە دەبینێت و نازی توێژێک هەڵدەگرێت کە دوورن لە ئامێزی گەرم و سۆزی دایکی ڕاستەقینەیان. ئەو هەموو کارێک دەکات بۆ ئەوەی ئەو منداڵانە بگەڕێنێتەوە بۆ لای هەمان هەستی پڕ لە خۆشەویستی و هەست بە بێنازی نەکەن. ئەم وەک دایکێک ئامێزی پڕ لە میهری خۆیان بۆ دەکاتەوە و ئەم سۆزەیان پێدەبەخشێ. ئەو دایکە ناهیدەیە کە لە ناو منداڵەکاندا ناسراوە بە دادەناهی. کە ئێمە ئێرانێتر ئەو مناڵانی کە هەڵوەستابوون هەڵیانەستێنن یەکسەر ئەبێ بڕوا دەموچاوی پاک بشوە و دانی بە فڵشە بشوە بۆنیانەکە. حەزم کردو چۆن مناڵەکانی خۆم دڵیان خۆشە و مناڵانەژەوە دڵیان خۆش بێ ئەوەی ویستوشیانە بۆم کردوون. یعنی مناڵ هەبوو مەسەلەن شتێکی ویستووە من لە مناڵەکەی خۆم بۆم نەکردو بۆ ئەو مناڵم کردووە. ینی زۆربەی کادە مناڵانەکە بردوم نەتە بازار من دوکان بە دوکان گەڕاوم ئەو شتێکە بۆ مناڵەکەی خۆم کڕێلەوە زیاترم بۆ ئەمان کڕیوە. سەعات 10 بێ بۆ 8 ئێمە لێرە بەڕێن پاسەکەیەت کاگاوژین بێ کاگەمزە بێ یاد مناڵەکان کۆکەینەوە ئەیان بێ بۆ مەکتەب. ئەوە ڕۆژانەکەی ئەموتانە باشە باوکە لێ بەقوربان لێخوا حافیز. سەرەتایەوەی کە من هاتمە خانە بانگیان کردبووتیان ئەمە ئیشی تۆیە مەجموعەیە مناڵیان یامیە تر ئەو مەجموعە مناڵە بڵێن بچووک بوون لەگەڵ یا وردە بڵێن و ڕاهاتم لەگەڵیان ئەوانیش لەگەڵ منە ڕاهاتن نان خواردن مەیانێ مەسەلەن شیر یاخود بەرچای بەیانیان مەسەلەن یاخود نیوەڕوان خواردن مەیە پێیان ئیتر ئاوا وردە بڵێن ئیتر وایان لێ ها مەسەلەن مناڵەکان زیایانە کرد بەرەبەرە مناڵ زیا بوو مناڵەکان ئەبوون بە 12 بوون بە 15 مەسەلەن ئیتر ئەمەش بەهۆی ئەوەیە کە ئەو مناڵانە هەمووی بەهۆی کێشەی کۆمەڵایەتی بوو ئایا بەهۆی جیابوونەوەی دایک و باوکە ئایا بەوەی کە کەسی نییە ئەو مناڵە هاتنە ناو خانەوانێ.
ئێستا مناڵیان لە خستەخانەی مناڵبوونەوە هێناوە طبعا بە پێوەفایل و ئەوراقانەوە بە کتابێکی ڕسمی لەبەرەوە هێرۆگیان پشکێکم ببیتە خانەکە مناڵە بچووکەکان کەیان هێنە ئێرانە ئێمە وڵاهی بەسەرەن لە ڕێی توێژەر و ئیدارەوە کە وەرەگیرە ئێرێ بە ئێمەش بەسەرکە هێنە لای خۆمان ترە ئەو مناڵە وای لەکەین کە لەگەڵ ئێمە یاڕابێت کە لەگەڵ ئێمە یاڕاهاو سەلێمە شیرینێ خواردنیینێ جلی پاکتەمیزی لە بەرەکەین مەسەلەن دوای ئەوەی کە بڵێن تر وردە وردە ئەی شۆین وردە مەسەلەن ئەو مناڵی تر بڵێن بەپێ و تەمەنە وردە گەورە هەبێ کە گەورە بووی تر مەرحەلەی ئەچێتە ڕەوزە دوایەوە ڕەوزە ئەچێتە مەرحەلەی ابتیدایی دوای مەرحەلەی ابتیداییەوە هەر لای ئێمە بڵێن ئەچێتە متەوەسە دوای متەوەسە زۆربەی تەلەبەکانمان لەخوا بەزیا بێ هەمووی ئاعدادیە و مەسەلەن هەندەسەمان هەیە ئێستا قانونمان هەیە تاوکە تەواویان کردووە لێرە بەشی مەعهەدمان هەیە ئەمانە هەمووی کە لێرە نەماوە لەخوا بەزیابیان و ژنیان هێناوە و مناڵیان هەیە و ئێستاش زۆربەی کات خۆیان یەن بۆ سەردانمان ئەو منداڵانە هەندێک جار لەلایەن خێزانەکانیان یان لە ئەنجامی کێشەی نێوان دایک و باوکەکانەوە دەبنە قوربانی کێشە کۆمەڵایەتیەکان هیچ یەک لە دایک و باوکەکە ئامادەنین بە خێویان بکەن بەڵام لێرە ئامانجی ئەو خۆبەخشانە ئەوەیە ئەو سۆزەی دایک و باوکەکان لە منداڵەکان یانی دەگرنەوە ئەمان پێیان دەبەخشنەوە کە یەتە ئێرە کەسی نیە لە ئێمە زیاتر یعنی کە ئاوا سەر ئەنێ بێ دڵتەوە بۆنی هەناسە دەکا کاوا نەخۆش دەکەون یا مەسەلەن شتێکیان لێ ینی دڵم ئەکوڵێ بەس ناتوانم بۆی دەربڕم ئەڵم بە هەستی پێ نەکا بۆی کا من یا ئەوەنە بە زین پیاتۆە بۆی ئەگریم بە هەستی پێ نەکا بەڵام زۆر جار مناڵمان هەبوو مەسەلەن دانیشتۆم یاری بە قژم کردووە ئەنی ئەو لەو پشتە بێ بەش بووە بەڵام با من ئەو بەشەی خۆم بەمەوە بەو با هەست کا منۆک و دایکێ بۆنی من بکە ئەوەنە مەسەلەن هین نەبێت مناڵەکە پەرتەوازەتر بێت و سەر لێ شێواوتر بێت با ئەو بۆنەی کە نەیماوە با من بیەمێ ئەو خۆشەویستی کە لی بڕاوە با من بیەمێ شش ساڵم و پێش دەستم بەم کارە کردووە ئیشەکەم لەگەڵ مناڵا بوو بەڵام خۆمەوەی شەماڵ بژار حەزم کرد کە لەگەڵ مناڵی بێسەرپەرشت و نەوجوانانە ئیشکەم کە هاتمە خانە لەگەڵ مناڵ ئیشکەم تەمەنم زۆر مناڵ بوو ئەیان چۆن نەتوانی لەگەڵ ئەو مناڵانە تەعامل کەی وام لێ هاو وەکو ڕەفیقێک جارێ دەوردا ینی لەگەڵ مناڵەکانە وەکو ڕەفیقێکەکەم جار دوایی ئیتر وردە وەکو ئەوەی کە بڵێن لەناو وەکو خێزانێک گنجە لەگەڵیانە هەتا ژیانی هاوسەریم پێنە شتێکیان بۆکەین لەبەرەوەی بۆیە ئەم مناڵانە هەز بە نەقز نەکەن لەگەڵ مناڵێکی دەرەوە یاخو لەگەڵ مناڵێک کە لە مەکتەب لەگەڵ یاەتی پێی بڵێ منەوەم کردوانە ئەیدی میلادیان بۆکەین سەلەن یادی نەورۆز و یادی جەژنەکانە ئێمە حەفلان بۆکەین هۆڵمان هەیە لە خوارە هۆڵێکی گەورە لەوێ بێ بە مەسەلەن گۆرانی بێژ و مەسەلەن ئەم شتانیان بۆ هێنە بێ بە حەفلێکی گەورە و خواردنوشە دروست دەکرێ و خواردنیانیا لە دەرەوە بۆ ئەهێنرێ یعنی تاکو بڵێن تاکو درەنگانێک ئێمە لەگەڵ مناڵانە مێنینەوە یا ئێوارەکەی بۆیانەکەن یا بەیانی ینی وەڕۆکەی
بۆی تر ئەو مناڵانە هەست بە نەقز نەکەن لەگەڵ مناڵی دەرەوەیە مثلەن یاخود لە مناسبەی جەژنەکانە ئێستا ئێمە جەژنان مثلەن خەڵک لە ناو ماڵ و مناڵی خۆی جەژنەکە ئێمە لێرە لەگەڵ ئەمان جەژنەکەین لە ماڵی خۆمانە لەگەڵ مناڵی خۆمان جەژن ناکەین یین لێرە لەگەڵ ئەمانە جەژنەکەین نانی بەیانی لێرە ئەخۆین دوای نانی بەیانی کە بوو بە دەوری ئاوە سەعات 9 بۆ 10 لەگەڵ دادەکانی کە و توێژەرە بوو ئەمانە سەردانی ماڵی مۆزەفە مەسەن دادە و مدیر و توێژەرەکانەکەین هەر مەسەلەن چارێکی 10 دقە بۆ ماڵی یەکێکیان ئەڕۆین لەگەڵ مناڵەکانە بەنسبەت نایخان کارمەندێکی کە زۆر لە مێژە وەکو دادە کە ئەڵێن دادە جێگەی دایکەگرێتەوە لێرە هەم نایدەخان هەم ئەو کارمەندانەی تر کە هاوشێوەی نایدەخانن بەڵام نایدەخانێکێکە لەوانەیە کە زۆر دەنەکە لە ماڵی کوڕانی نەوجوانان کارەکە خزمەت بە مناڵانە ئەگەێنێت ئەتوانین بڵین جێگەی دایکی مناڵەکان ئەگرێتەوە ئەتوانین لە هەموو خۆشی و ناخۆشیەکانە لەگەڵ مناڵەکان هەبێت بەڵام ئەگەر بزانێ وەکو واقعەکەەوە ئێمە ڕەنگە نەتوانین هەم نایدەخان هەم زۆر لە کارمەندەکانی تریش ئەو سۆز و خۆشەویستی کە مناڵ لە خێزانە ئاستەکەی خۆی لە دەستی یاوە ڕەنگە ئێمە نەتوانین ئەو سۆزە ڕاستەقینەیان بۆ بگەڕێنینەوە نایە یەکێک لە هەرە دادە دڵسۆزەکان لە چاودێری کۆمەڵایەتیە من لە ماوەی تقریبەنەوە 22 ساڵە کە لەم شوێنە ئیشەکەم هەم بەڕێوەبەر بووم هەنووەکو سەرپەرشتیاری ئەو مناڵانە بەڕاستی یەکێکە هەر لە دادە دڵسۆزەکانی ئەم شوێنە کە بە هیچ شێوەیەک نەیزانی و شەو و ڕۆژ هەیە هەچ کاتی ویستمانە ناهی لە بەردەممان نابوو هەچ کاتێک و هە سەعاتێک بەڕاستی یەکێک لە هەردادە نمونەیەکانی ئەم شوێنە بەبێ مقابل بەبێ هیچ شتێک وەکو دایکێک بۆ هەموو مناڵەکان بێجگە لە مناڵەکان مەبەستم چێ لە مناڵەکان هەمانە لە تەمەنی 4 ساڵی و هەتا 18 ساڵ یەکێ بۆ یعنی لە هەموو مەراحلی ئەو تەمەنی ئەو مناڵانە ناهیەکێ بۆ لە هەردادە دڵسۆزەکان خۆش بە ڕۆزامڕۆ ها هاوکار چیتان خوارد شتی خۆش فاسۆلیا و چی فاسۆلیا و برنج خۆش بوو ئەم منداڵانە تێناگەن شەڕ و ناخۆشی چییە و دایک و باوکەکان بۆ شەڕ دەکەن و لەبەرچی لە یەکتری جیا دەبنەوە بەڵام ئەوە دەزانن لەم دنیادا هەزاران کەسی میهرەبان هەن کە هەمیشە لە خەمی لێ قەوماواندان و نازیان دەکێشن و باری قورسی سەرشانیان سوک دەکەن وەک دادەناهی و هاوکارەکانی ئێمە لە جومعانیشە کە خەڵک لە ماڵەوەیە ئێمە لێرە داواممان هەیە لە ڕۆژی جومعانە داواممانەی خەفارەت هەیە لە بەیانیەوە کە تۆیی بۆ دەوام لە حوت و چارەکەی تێرە هەتاکو چواری عسر یاخۆ تا 5 کە داوام تەواو بێت تۆ لێرەی ئەو ستافە یعنی هەتا ئێوارەی داوامەکەی لەگەڵ مناڵانە تر بمانەوە جومعان ئەیان بینە پارک یاخود ئەیان بینە ئەو شوێنانی کە مەسەلەن وەکو سەیرانگاکان ئێمە خۆمان لێرە خواردنوش دروست دەکەین ئەبین لەگەڵ خۆمانە ئەگە زۆر جاری مەسە خواردنوش دروست نەکەین ئێمە مناڵەکان لە دەرەوە نانیان بۆ کڕین ساردەمەنی و شتیان نەیە ئەچینە ناو پارکەکانەوە بۆ خۆمانە گەڕین تاکو جاری وامسان 12 شەو 11 و نیو ئەو ناوە اینجا مناڵەکانی مایەنینەوە بۆ خانە یەکێکی تر لە ئەرکی ئەم سەربازەونانە چاودێریکردنیانە لە کاتی چوون و هاتنەوەیاندا لا قوتابخانە لە کاتی گەڕانەوەیان کەشێکی ئارامیان بۆ دروست دەکەن تا ماندوێتیان لە لەش دەرکەن و بەحەسێنەوە هەروەها لێرە فێری ئارامگرتن و لەسەر خۆییان دەکەن هاوکات فێریان دەکەن چۆن یەکتریان خۆش بێت و دووربن لە تونند و تیژی و ڕق و هەر کارێک کە زیان با پەیوەندی نێوانیان و ژینگە جوانەکەیان بگەێنێت ژینگەیەک کە پڕە لە میهریە و دایکانە و لێوان لێوە لە دنیای پاک و بێگردیە و مناڵانە هەچ کەس بۆ ژووری خۆی وەڵا حەمە بۆ
بەژووری خۆتان یاڵە هەری کەس بەژووری یاڵە هەرێندا یاڵە سەهەند یاڵە دیاری ئێمە وڵا هەمومان هاوکار یەکترین لەخوا بەزیا بێت چ دادەکان چێ لە ڕێی ئیدارەوە چ لە ڕێی توێژەرەوە چ لە ڕێی دادەوە چ لە ڕێی چاودێر و هەتا باجیەکانیش لەخوا بەزیابێ هەر هەمومان یەکین لە ناویەکە هەر هەمووش دڵی یەکتریمان ڕاگرتووە بەس لە هەمووشی لەبەر خاتری ئەو مناڵانەیە ئەگینا ئێمە ئێستا مەسەرەن هینی بێم و چەی بووە خەڵکمانی گرتووە لەسەر جادە بووە ئێمە هەر لە دەوام بووین یعنی ڕۆژێک دڵمان نەهاو ئەم مناڵانە بەجێ بێڵین لێرە بڕۆینە سەر جادە بڵێن وڵا لەبەرەوەی کە مەسەرەن مەعاش نییە یا داواممان زۆرە ئەم شتان هەر هاتوین بۆ دەوام ڕۆژی وا هەبوو عوتڵە بووە مەسەرەن خەڵک لە ماڵەوە بۆ ئێمە لە لای ئەم مناڵانە بووین هەمووشی لەبەر خاتری ئەو مناڵانە بۆ ئەوی پەرتەوازە نەبن بۆ ئەوی مەسەرەن نەکەونە سەر جادە ئیتر ئەمە قەیرانیش هەمووی گرتوۆتەوانێ بەڵام ئێمە دایمەن دەواممان کردووە سەر مناڵانە پێویستیان بە پارەیە پێویستیان بە جلوبەرگە پێویستیان بە خواردنە بە زۆریش ینی خەڵک زۆر هاوکاری ئەم خانەی ئەکا ماڵیان ناوا بێت دەستیان خۆش بێ خەڵکی خێرخوا زۆر هاوکاری ئەم دایرانە ئەکەن بە تایبەتی خانەکان و بە ساڵات چوان. لەلایەکی دیکە و لە ڕووی تەندروستیەوە بارودۆخی تەندروستیان زۆر هەستیارە بەردەوام چاودێریان دەکەن و لە کاتی پێویستدا ئەم سەربازە و نانەدەیان بن بۆ نەخۆشخانە و پشکنینیان بۆ دەکرێت و ڕێنمایی و چارەسەری پێویست لە پزیشکەکان وەردەگرن. ئێرە هەمووی لاکیە هەمووی لەسەر مەسەلەن ئەساب دەکەوێت لەسەر مێشک دەکەوێت کە تۆی زۆر ئیشێ بەسەرەوەی مەسەلەن ئەو مناڵانە نابێ بە لەحەزە بەجیان بێڵیت مەسەلەن ناتوانی لەوانەیە مەسەلەن تۆ ئەو کاتە مەسەلەن ئەو مەجموعە مناڵە و لەلایە گەر بەجێ بێڵی لەوانەیە شتێک ڕووبە بەڵام بەبێت تۆ زەبت بی بە دیارە و مناڵەوە ئەبێ لە لای بیت ناتوانی زۆر بەجێ بێڵی جاریوە مەسەلەن ئێمە شتێکمانە بێ مەسەلەن یا بانگمانەکەن شتێک بانگی توێژە دەکەین سەوانەی بانگی تاراخان یا بانگی کاک دانا یا بانگی کاک ئێحسانەکەین ئەڵێن کێکتان وەرن لێرە بنە تایمە مەسەلەن ئیشێکمانە بێ یا شتێک ناتوانی بەجێیان بێڵیت ئەم مناڵانە. هەستەکەی کە مناڵێک نەخۆشە یا تایلێ هاتۆ یا شتێکێتی ئێمە خۆمان لێرە یەکێکمان یەکسەر ئەیبین بۆ لە بەشی خەڵوەتگا خەسخانێکی بچووکمان هەیە مەسەلەن دکتۆری لێ مەعاون طبی لێیە فەحس و شتی هەیە لەوێ مەسەڵەن فەحسی مختبەر و شتمان هەیە هەر لێرە لە ناو خانەکە ئەیبین ئەگەر پێویستی کرد لەوانە عیلاج و شت وەرەگرێت ئەگەر مەسەلەن پێویستیشی نەکرەوە عیلاجانە لەوێ بەکاربێنێ مەسەلەن ئەیبینە خەسخانەی دەرەوە یا عیادەی ئێواران یاکو بۆ ناو خەسخانەکانی تری ناو شار. ئەم کاتەوە باسی دکتۆرجان باسی بزی بە قوربان وڵای مناڵانەمان نەخۆشن هەردووکیان قورگیانێشێ بەس کوڵکیانە بەڵێ تایان لێت باش ئافرین زەمان خان ئافرین دیدەم کەرەوە زمانە دەربێنە دەی ئافرین
مۆزێک ئیلتیابەتی هەیە بەڵێ فەرسێگیەکانشی بکەین باش بەنسبە سنگیان و سنگیان پاکە بەڵێ بەسەر دووکیان ئیلتیابەتی لەوزە تێنانەیە بەڵێ بە عیلاجیان بۆ برسین ئینشەڵڵا بەڵێ بەڵکو باشە عیلاجیان بۆ نووسم بەڵێ بەڵکو ئینشەڵڵا چاکبوونەوە باشە دەستە خۆش بێ دکتۆر گیان سوپاس ئازێتمان یەکەمیان زەمن بووانە بەڵێ دەستە خۆش بێ بۆ زەمەنە سپاس زەحمەتەکە ئەوەیە کە تۆ مەسەلە لە ماڵەوە یەیتە دەرەوە بۆیێرە ئەوەی پێتە هەج مشکلێکە هەیە خەفەتێکە هەیە لە ماڵە ئەبێت تۆ لەو دی دەرگای حەوشەوە بەجێ بێڵیت کەیتە ناوم دایرەوە ئەبێەوەی هێناوتە لە دەرەوە بەجێ بێڵی بیتە ناو ئەمانەوە کە هاتی ئەمانیش هەچ کەسە مەعاناتی خۆی هەیە هەر یەکە بەهۆی مەسەلەن کێشەیەکەوە هاتۆتە ئێرەوە هەر یەکە مەسەلەن مشکلەیەکی هەبوو کە هاتۆتە ئێرانەوە ئەبێت تۆ وای لێ بکەی کە دڵی ئەو مناڵە ڕاگریت مەسەن لەوانەیە مناڵە و ڕۆژە مەزاجی نەبێ شتێ پشکێنێ شتێک بڕێژێ مەسەن لە یەکێک بە ئەبێت تۆ وای کەیپی بڵیت یاخۆ خۆمان یاخۆ ڕوبەڕووی توێژەرەکانێکەکەینەوە ئەڵین ئەمڕۆ مناڵە مەزاجی نییە ئیتر ئایا خەوی بینیوە ئایا بیری شتێکی کەوتۆتۆ لە ناو جێگایە شەو ئەبێ ئێمە بیبین بۆ لای توێژەرەکان ئیتر ئەوانیش دایانێن مەسەلەن قسەیان بۆکەن پیانەڵێن بزانن چی بوو زۆربەی مناڵ مەسەلەنەڵێ خەوم بینیەوە بە دایکمەوە یا بە باوکمەوە یا ئەم شەو تەقەی شتێکاوە لەبەرەوەی مێشکی خۆیەوە هیلاکە بیری لای دایکە بیری لای باوکە بڵێن بێناز بۆ کە هاتوۆتە ئێرە ئەبێ ئێمە ئەو جێگەی ئەو نازەی کە لی براوە بۆی پڕکەینەوانێ پێویستە و مەفروزە 6 مانگ جارێک هەموو کەسێک یاخود لە مناڵە بە تایبەتی سەردانی نەخۆشخانە بکە بۆ چێکردنی مناڵەکانیان ئێمە لێرە تاوا گرنگیکی تاوا بە مناڵێن بە تایبەتی ئەو مناڵانەی کە بێسەرپەرشتن و ئەو دادانایی کە لەگەڵیانە دێن بۆ خسخانە زۆر هاوکاریانەکەین دەستخۆشی لەو داداناکەین چونکە وەکو کەسێکی زۆر نزیکی خۆیان وەکو ڕۆڵێکی دایک و باوکی خۆیان ئەو مناڵانە ئێنە خسخانە وەکو دایک و باوکی خۆیان لەگەڵیانە تەعامولەکەن دایکم سەرەتا کە لەوێ دەستی پێ کردووە لێ ئەو مناڵانە فەرق و جیاوازی نەکردووە لە بینمانە ئەو نازەی یاوەتی بەوان زیاتر نەیاو بە ئێمە من دەستخۆشی لێەکەم ئیشەڵا سەرکەوتووە بێت منش حەزەکەم ڕێچکەی ئەو بگرم ینی هاوکاری زۆر ئەو مناڵانە ئەکات تەنانەت هەندێک جار ئەیانهێنێتەوە بۆ ماڵەوە یعنی هیچ فەرقێکی نەکردو لە نێوان ئێمە ئەو مناڵانەیە زیاتر نازایە بەوان شانازێکی زۆری پێواکەم و پاڵپشتی ئەەکەم ئیشەڵا سەرکەوتووە بێت و بەردەوامە بێ لەسەر ئەو ئیش و کارەی ئێرە جیهانێکی تایبەتە و جوانی ئەم جیهانە لەوەدایە کاتێیدا مرۆڤەکان لە بری ڕق یەکتریان خۆش دەوێ دەستی یەک دەگرن و پشت لە یەکتری ناکەن لە ساتە سەختەکاندا و لێرەوە هەمویان پێکەوە مێژوویەکی جوان دەنووسنەوە. زۆر کادە و حاڵەتەمان بۆ هاتۆ کە باوکو دایکەکە مناڵەکەی نەویستۆ کردێتی ئێرە پێشمان تۆتی نامەوێ مناڵەکەی نەویستوە ئەو مناڵە ژوا بوو ئەو زۆر حاڵەتمان هەبووە لەوەی سە لەو ما پێشە حاڵەتێکمان هەبوو کە مناڵەکە نەویست باوکی هاو بۆ لای نەویست باوکی ببینێت تی نامێ ببینم تیما تۆڵ من لای ئێوەم نامێ ئەو ببینم لەبەرەوەی شتێکی کردو بۆی وای پێڵێت ئەگەر ئەتف و خۆشەویست و حەنانی بایە بۆ خێزانە
نە مناڵەکەی پەرتەوازا بوو نەخۆشی سەری لێشێوە زۆربەی حاڵەتەکانمان وا بووە مثلەن باوکو دایکەکە مەسەڵ یا دایکەکە یا باوکەکە بۆیە حاڵەتەوە مناڵانە لەکتری پەرتەوازە بوون لەگەڵ دایک و باوکەکەیە سەبارەت بە خاتونایی من لێرەوە دەستخۆشی تاو لە خاتونایی یەکەم کە ماوەی 37 ساڵە و کودادە لە خانی نەوجوانانی کوڕانی سەر بە بەڕێوەی چاودێری کۆمەڵایەتی کارەکە دیارە لە ماوەی 7 ساڵەیە چەنەها جیلی پێگەیاندووە تاگێت تۆ لی لە ماوەی 37 ساڵە و کودادێک کاری کردبێ لە ناو خانی نەوجوانانی کوڕانە ئەو مناڵانێکە لەو ماوەی کارکردنی نای خانە هاتوونەتە ناو خانەکە مناڵی هەر لە مناڵی بچووکەوە هەتاوکۆ مناڵی 18 ساڵ کە بەپی نظامی ژمارە 5 ساڵی 1966 مناڵان ئاگرێتە خۆی خانی چاودێری کۆمەڵایەتی خانەکانی چاودێری کۆمەڵایەتی مناڵان ئەگرێتە خوارکەوە خێزانەکانیان هەڵۆشاو نەتوانێت بێسەر پەرشتن ئەو مناڵانش کاتونەتە خان لەژێر دەستی ئەم دادانەی ناوخانەکانە پەروەردابنی کە لەو دادانە خاتوناهیە من لێرۆ دەستخۆشی لە هەموو دادەکانەکەم چاویەکە بەیەکیان ماچەکەم و زۆر سوپاسیانەکەم کە بەردەوام دڵسۆز بوون ماندوو بوون زۆر هیلاکە بن لێرۆ دەستخۆشی لە هەمیانەکەم و لە ناویشانە خاتونایی بە تایبەتی ئەم خەڵاتی بەرنامەی سەربازێکی ونە لە کەناڵی کوردستان 24 پێشکەشە بە خاتوناییدا کە وەکو دایکێک ماوەی 37 ساڵ لە خانەی نەوجوانانی کوڕان کاری کردووە و ڕۆڵێک و ماندووبوونێکی زۆری لەگەڵ ئەو مناڵانەی کاتونەتە ناوخانەکە ئەم لە وەکو دایکێک دەوری دایکێکی بینیوە لە ناوخانی نەوجوانانی کوڕانە پێشکەشە بە خاتوناییدا.